بەڕێزان سڵاتان لەبێ گفتوگوی ئەم جارەمان تایبەتە بە بوارێک کە زۆر دەمێکە لە دنیای فکری خۆراوەدا بابەتی توێژینەوە و مشتومڕی بیرمەندانە لە دنیای فکر و معریفەی عەرەبیشدا دەمێکە کتێبی لەسەر دەردەچێت و بابەتی گفتوگۆی ئەوانیشە لە نێوەندی معریفەی ئێمەی کوردیشدا ئەم بوارە جێی باسە بەڵام وەکو پێویست نا چونکە مێدیای ئێمە بەهۆی داخزانی سیاست بۆ ناو وردەکاریەکانی ژیانمان ئەوەندەی خەریکی ڕووماڵی سیاسیانەی کێشە و پرسەکانین ئەوەندە مێدیای ئێمە ناوەندێک نییە بۆ ئەرگۆمنتی معریفی لەسەر کێشە و پرسەکان و شیکردنەوەیان گفتوگویم داڕشمان تایبەتە بۆی ڕووناکبیر کێ و بەچێ دەوترێ ئایا ڕووناکبیر بکرێکە لە ناو دنیای بیرکردنەوە و کتێبە دەستە بژێریەکانی خۆیدا خەریکی گەمە و سەرقاڵیەکانی دنیای خۆەتی یاخۆ بوونەوەرێکە ئەرکێکی کۆمەڵاتی هەیە و پێویستە دەرگیر بێ بە مەسەلە گشتیەکانەوە ئایا ڕووناکبیر کەسێکە تەنیا واتای بێدادی و ستەم و چەسانەوەمان بۆ شیەکاتەوە یاخود خۆشی لە کاتی بوونی ئەم حاڵەتانەدا دەنگ و ڕنگ و هەڵوێستی هەیە ئەی باشە هەڵوێستی ڕووناکبیر واتای چی؟ ئەویش لە قەیران و ترسی ستەمکاری و چەسانەوەدا هەر تەنیا هوتافە کێشە و گفتوگۆی نزم و توندوتیژ و بێناوەڕۆکە کات یان ڕووناکبیر لە سەر و تێگەیشتنی جەماوەرەوە ڕاو سەرنج و توێژینەوە کۆمنتی هەیە لەسەر پرس و کێشەکان باشە ڕووناکبیر ئەی ئەم مافە لەکوێ ئەهێنە کە مافی قسەکردن و هەڵوێز وەرگرتنی هەبێ لەسەر کۆی پرسە چارە نووسازەکان و بەواجبی بزانێ هەمومان بەتاک و سندیکا و حیزب و ئۆپۆزیسیۆنەوە شوێن بیرروڕات تایبەتیەکانی ئەو بکەوین وەک ئەوەی ئەوە تەنیا ئەو بێهۆشمەندی گشتی بەرەم دەێنێ و کۆی کایەکانی تری ژیانیش سست و بێ ئیرادەن بەڕێزان میوانەکانی ئەم جارەشمان پێکاتون لە بەڕێزان دکتۆر جەعفەر عەلی نووسەر و ئەندام پەرلەمان لەسەر لیستی فراکسیۆنی گۆڕان مامۆستا عەتا قەرداغی نووسەر مامۆستا هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر بەڕێزان زۆر بەگەرمی بە خێراتنتانەکەم هیوادارم بتوانین بە هەموو لایەکمان معریفیانەتا و توێی ئەم باسە بکەین سەرتاش لە بەڕێستانەوە دەست پێکەم بۆ پێی کە دەمێکە لە نێوەندی معریفەی کوردیا قسە و بیرروڕای تایبەتی خۆت و نووسینەتەیە لەسەر چەمکی ڕووناکبیر چۆن لە چەمکی ڕووناکبیر و واتای ڕووناکبیر تێبگەین ڕووناکبیر چێە؟ بڵێ سەرتا سوپاسانەکەم بێگومان یەکێک لەو زاراوانی یەکێ لەو تێرمانەی کە ڕەنگە پێناسکردنی ئاسان نەبێت نەک لە نێوەندی ڕۆشنبیری کوردیدا بەڵکو لە نێوەندی ڕۆشنبیری جیهانیشە تێرمی ڕۆشنبیرە ڕۆشنبیر کێەوە بەکێ دەوترێەوە چۆن پێناسی ڕۆشنبیر دەکەن هەندێک پیان وایە هەموو کەسێک هەموو تاچێک لە ئاسێکی دیاریکراوە دەکرێت جۆرێک لە ڕۆشنبیری هەبێت لە بوارێکی دیاریکراوە ئەوە بە ڕووناکبیر یا بە ڕۆشنبیر دابنێت بەڵام ئەوەی کە پێم وایە گەوهری بابەتەکەی ئێمە و مەسەلی بابەتەکەی ئێمەیە لەسەروی ئەوەیەوە ئێمە دەمانەوێت قسە بکەین لەسەر نخبەیەک ئەوەی کە لە ئەوروپای لە دنیا پێ دەوترێت لێت ئەوەی کە ئەو نخبە جیاوازەی کە لە ئاسێکی ڕۆشنبیری ئەو تۆدایەکە دەتوانین بڵێن وەها سێری خۆی دەکاوە وەها دەبینرێت کە ئەم کاتێک شوناز بەدەست دێنێت کەوت بێتە سەروی ئاسەکانی کەی کۆمەلگا و چین و پێکاتەکانی کەی کۆمەلگاوە و ئەو عەقڵە ئەو بیرە ئەو تێڕوانینە ئاشکرا و ڕوونی هەبێت کە بتوانێت بە شێوەیەکی واضح ئاشکرا لە دەوروبەر لە کێشەکان لە کۆمەلگا لە هەموو ئەوەی کە پەیوەندی بە بوونی خۆی و بوونی کۆمەلگاوەیە تێبگات و بتوانێت هەم ببینێت هەم تێبینی بکات هەم هەڵسەنگاندن کات و هەم ڕەخنە بگرێت و لە ئەنجامی ئەوەش دەتوانێت هەڵوێستێک دیاری بکات ئەگەر لەم ڕوانگەیەوە سێرکەین ئەو کاتێ ڕەنگە بتوانیت لە ناو کۆمەلگادا بەڕاستیەکەی نخبەیەکی زۆر کەم دەمێنێتەوە بۆ ئەوەی کە ئەم پێناسەی بەسەرا جێبەجێ بێەوە لە دنیا شاروەهایە ڕۆشنبیر ناکرێت وەکو چینێکی کۆمەڵایەتی یاوەکو پێکاتەیەکی گەورە لە ناو کۆمەلگادا سێر بکرێ بەڵکو بریتە لەو نخبەیە کە لە ناو کۆمەلگادا دەتوانین بڵێن گوڵبژێرە یا دەستە بژێرێکە کە ڕوانین و بۆچوون و ڕەخنەی تایبەتی هەیە لەسەر هەموو دیاردەکانی کە لە ناو کۆمەلگادا هەیە بەباش و خراپەوە و لە ئەنجامی ئەو تێبینیانش پێوانەیەک ئاسێک هەیە بۆ ئەوەی کە هەڵسەنگاندن بکات کەواتە پرۆسەی معریفی لە لای کەسی ڕۆشنبیر بەس تەنیا گەمەیەکی فەردینیە بەڵکو ڕۆشنبیر وجودێکی کۆمەڵاتیانەیە هەواتە بوونەوەرێکی کۆمەڵاتیە لە عینەن کاتە بێگومان دەبێت هەمومان قەناعەت بۆ بهێنین کە مرۆڤ بۆ خۆی وەزیندەوەران کائینێکی کۆمەڵایەتین کۆمەڵایەتی بوون یەکێکە لە بنەما سەرەکیەکانی جاکردنەوەی کائینی حیلەوانی کەەوە بە تایبەتی مرۆڤش کە وەکو بوونەوەرێکی ژیر تەنانەت ئەگەر ڕۆشنبیریش نەبێ بۆ خۆی بە غەریزەی کۆمەڵایەتی بوونی هەیە نەخوازەڵا کە ڕۆشنبیر بێ ئەوە پێم وایە بنەما کۆمەڵایەتی بوونەکانی بوونی بە کائینی کۆمەڵایەتی زیاترە بەڵام لەگەڵ ئەمەشا ڕۆشنبیر بۆ خۆی هەندێک جار دەبێت بەو کائینە بەو تاکەی کە هەندێک جار ڕەنگە
مەسایلی ڕۆشنبیری و ڕوانینی بۆ ژینگە و بۆ باری کۆمەڵایەتی و بۆ کێشەکان هەندێک جار وای لێ دەکات ڕەنگە وەکو تاجێکیش لە سەروی کۆمەلگاوە لە سەروی پێکاتەکانی کەوە یا لە دەرەوەی پێکاتەکانی کە دەرکەوێت لەم حاڵەتەشا ئەگەر تەنها لە ڕووکەشا سێری بکەی دەتوانانی بڵێ ڕۆشنبیر هەندێک ئەو تاکە کەسەیە بۆ خۆی کە بوونێکی تایبەتی هەیە بەڵام لەگەڵەوەدا ناتوانین تەسەووری بوونی ڕۆشنبیریش بکەین لە دەرەوەی کۆمەلگا چونکە ئەگەر وامان داناکە ڕۆشنبیر پێکاتەیەکی یا بوویەکە یا کائینێکە لە دەرەوەی کۆمەلگا و لە دەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەمانایەکی کە ئێمە دەمانەوێت ڕۆشنبیر بخێنە چوارچەوەیەکەوە یا بخێنە قاڵبێکەوە مەبەستە لە دەرەوەی کائینێکی مجەڕەد مەبەستە لە دەرەوەی کۆمەلگا ناتوانین ئێمە تەسەوری ڕۆشنبیر بکەین کۆمەلگا وەکو جەماعە وەکو گردبوونەوەی کۆمەڵە مەسەڵەن گروپی کۆمەڵایەتی و چین و تۆژ مەبەستەیە مەبەستە لە هۆشمەندی کۆمەڵایەتی مەبەستم نەخێر هەمیشە دەبێت ڕووناکبیر تەبان هۆشمەندیەکەی لە سەروی ئاسی هۆشمەندی گشتی کۆمەلگاوەیە ئەو واقعەکە دەبێت بیزانین کەم بەسم لەوێ ئەگەر ڕۆشنبیر هەندێک جار لە ئەندامی تێفکرین و لە هەندێک جار لە ئەندامی تەئەمولکردن و تێڕامان دەگاتە ئاستێکە هەستکەی کە ئەمە کەسێکی دابراو دەبێت لە کۆمەلگا بەڵام لە ڕوویەکیکەوە ئەوەی ئەو لێی دەڕوانێت ئەوەی ئەو هەڵی دەسەنجێنێت ئەوەی ئەو دەیبینێت و ئەوەی ئەو بەرهەمی دەهێنێت دیسان ئەگەر بخێنە دەرەوەی کۆمەلگا هیچ بەهایەکی نامێنێت چونکە دەبێت بڕوامان بۆ ڕاستی هەبێ لە ژیانی کۆمەڵایەتی مرۆڤدا هەموو شتەکان لە پێناوی کۆمەلگا و لە پێناوی کۆمەڵایە زۆر باشە ڕۆشنبیریش کەوتە دەرەوەی ئەو بازگرێ من پێم وایە ئەو سانە کارەکانی نۆخۆشی بەهایەکی و توی نامێنێت زۆر باشە سپاس دەکەم مامۆستا هەڵکەوت دیدیت بەڕێستان مامۆستا لە سەرەتای قسەکانی باسی ئەوەی کرد کە تا ڕادەیەک ئیشکال ئامێزە ئەگەر ئێمە هەوڵی پێناسەکردنی چەمکی ڕووناکبیر بین لەبەرەوەی ڕووناکبیر بەپێی سەردەمەکان مەسەڵەن تعریفی زۆر بۆ ڕووناکبیر کراوە لە دیدی معریفیەوە لە دیدی سیاسیەوە لە دیدی ئایدۆلۆجیەوە جگەلەوەی کە یەک دنیا تعریفمان بۆ ڕووناکبیرەیە بەڵام لە ڕوانگەی تێگەشتنی تۆ ڕووناکبیر شوێ بە بڕای من ئێمە لە دانیشتێکی وەکو ئەمە لەوانەیە نتوانین بچینە سەرڕای بیریارەکانی دنیا بە تایبەتی خۆرئاوا بۆ ئەوەی تێڕوانین لەسەر چەمکی ڕووناکبیر لە لای هەریشیشان بێنین تاوتۆی بکەین و دوایی بڕیار لەسەرەوە بدەین ئایا ئێمە ئەتوانین پێناسەیەکی گشتگیر یا کۆکردنەوەیەک لە تێڕوانینەکانی ئەم بیریارانە کۆ بکەینەوە بەڵام من لە ئەنجامی ئەزمموی خۆم و خوێندنەوەکانی خۆم ئەگەر شتێ فۆرمولە بکەم کە دەشێ هی خۆم نەبێ بەڵکو کۆکردنەوەی تێڕوانینی کۆمەڵێک لەو بیریارانە بێت چ ئەو بیرارانەی خۆراوا بن یاخۆ بیرارەکانی وڵاتە عەرەبیەکان یا لای خۆمان من پێم وایە یەکەمین شت کە بیر لە ڕووناکبیر دەکەینەوە ئەو کەسەیە کە کار لەگەڵ معریفەیە دەکات واتە ئیشی ڕووناکبیر ئیشکردنە لەگەڵ معریفە ئیشکردنە لەگەڵ کایی ڕۆشنبیری بەڵام بە ئەدەوات و کەرەستەکانی بوارەکە خۆی واتە ئیشکردنی ڕووناکبیر پێویستە پشبەستوو بێ بە عقلانیت بە زانستی بوون بە بابەتی بوون لە هەڵسەنگاندن و شیکردنەوە و لێکدانەوەی ئەو دیاردە و ڕوودا و بابەتانەی کە ئەو ئیشیان لەسەر دەکا واتە یەکەمین ئیشێک کە ڕۆشنبیر پێوەی سەرقاڵ دەبێ مەسلەی بایەغدانە بە معریفە خاڵی دووهەم ڕووناکبیر هەروەکو کاک عەتاش دەری بڕی و تۆش لە پرسیارەکەتا ڕووناکبیر ئەو کەسەیە کە خۆی لە هەندێک هەڵە قورتێنێ کە ئیشی ئەو نییە واتە خۆی لە کێشەکانی کۆمەلگا هەڵە قورتێنێ و تیایدا ڕادەدا و تێڕوانینی خۆی دەربارەی دەرەبڕێ لەوانەیە ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی بە ڕووناکبیرەوە نەبێ بەڵام ئەم وەکو بوونەوەرێکی هۆشمەندی هوشیار لە کۆمەڵگەکەی خۆیدا بایەق بۆ مەسەلەیە دەدا خاڵی سێم بەلای منەوە ڕووناکبیر کەسێکە ڕەخنەگرە واتە ڕووناکبیر ڕازی نابێ شتەکان بە حازر بەدەست و بە مطلقگەرا وەربگرێ بەڵکو کەسێکە هەمیشە تێڕوانینەکان و بۆچوونەکان و ڕووداوەکان هەڵە سنگێنێ و تێڕوانینیان دەربارەی دەرئەبڕێ و کەسێکە وێڵە بە دوای حەقیقەتدا بەڵام نەک بۆ بەدەستێنانی حەقیقەت وەکو هەتاهەتایی و وەڵامدانەوەی هەتاهەتایی زۆر باشە مەبەستەکانی ڕوونا مامۆستا دکتۆر جعفەر بەڕێستان دیتتان چیاوە کاتەگەر کۆمنتێکشتان لە سەر بەڵێ منیش هەڕام وایە بێگومان قسەکردن لە شتێک بەناوی ڕووناکبیر هەم پێویستی بە دەرفەت و قسەکردنی زۆر هەیە و هەم قسەی زۆر لەبارەی ڕووناکبیرەوە کراوە چەمکیی قسە لەسەر کراوە لەمە پێش چ لە دنیای ڕۆژاوە چ لە دنیای عەرەبی و لە ڕۆژهەڵاتیشدا لە ناونەتەوەکانی تێشدا قسەی لەبارەوە کراوە و تەعاریف و لەژێر تەعاریف و پێناسی جیاجادا کۆکراوەتەوە بەڵام هەموو تەعاریف و پێناسە جیاوازانە ڕەنگە دەرهاویشتەی جۆرێک لە زمینە و زمانی کۆمەڵایەتی و ژینگەی سیاسی و کۆمەڵایەتی و بەرهەمی ئایدۆلۆژیای جیاجیا بن یاخود بەرهەمی قۆناغی سیاسی جیاواز بن بۆیە
بۆیە مەرجینە ئێمە لەگەڵ هەموو پێناسانە متفق بیان لەگەڵ ڕەتکردنەوەی بین ڕووناکبیر بەپێی زەمینە و زەمان و زۆر جار بڵێ مانا سیاسی بێ تعریفی بکەین بەڵێ مانا بە ڕووناکبیر دەدرێت لە قۆناغی جیاوازە تۆ ناشێت لە ئەم تعریفێکە لە ڕۆژهەڵاتدا بە ڕووناکبیر دەدرێت هەمانەوە تعریفە بێکە لە سەردەمی نازیەتدا بە ڕووناکبیر درراوە هەمانەوە تعریفەی کە چکە ڕووناکبیر دابش دەبێت سێ دەکەیت ئیجازە بدەیت ئەرچی ڕووناکبیر بەر لە هەموو شتێک بریتە لە مانادان بەو شتانەی کە هێشتا ناویان لێ نەندراوە ینی تۆ مانا بەشتە شاراوەکان دەدەیت تۆ فکر لەو شتانە دەکەیەوە کە دەرفەتی فکرکردنەوە لە بەردەمیاندا تاسێکی زۆر داخراوە یاخود نەتوانراوە بیریان لێ بکرێتەوە ئەمە یەکێک لە ئەرکە گرنگەکانی ڕووناکبیرە بیر لەو شتان نەبکاتەوە کە بیریان لێ نەکراوەتەوە دوجار کە بیریان لێ دەکاتەوە بەرهەمی ئەم بیرکردنەوەی بەرەو کوێیە تا چەند لە چاکە و قازانجی گشتی کۆمەلگادا تەواو دەبێت ئەمە یەکێک لە نوقاتە هەر گرنگەکانی ئەرچی ڕووناکبیرە و من پێم وایە کە دەبێت بیکات خاڵی تری زۆر گرنگ لە مەسلەی ڕووناکبیردا ئەمەی کا خەڵکەوت ئاماژەی پێدا بریتە لە مەسلەی نەقد ینی یەکێک لەو جونگە هەرە گرنگانەیە کە پێویستە ڕووناکبیر لە ژیانی گشتیدا کاری لەسەر بکات یعنی لە ژیانی تایبەتی و لە ژیانی نووسین و لە ژیانی فکری و لە ژیانی بیرکردنەوەشیدا یعنی ناشێت تۆ واقعێکت هەیە ئەم واقع مەوجودە لە بەردەمی ڕووناکبیردا نەچێتە بەردەمی نەشتەری ڕەخنەوە قابل نییە ئەم واقع کامل بێت قابل نییە ئەم واقع بە مطلقی بەڕەهایی لە تەواوی سیفاتەکانیدا لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی اقتصادی لە ڕووی پەیوەندی نێوان هێزە کۆمەڵایەتیەکان لە ڕووی ئازادی تاک لە ڕووی قەمع سەرکوتکردن تەواو ئەم واقع تەواو مطلق بێت یاخود تەواو ڕەها تەواو پڕ بێ لە حقیقت بۆیە ئەرچی ڕووناکبیرە ئەم دیوانەی کە قەمعی تێدا سەرکوتی تێدا پێشێلی ئازادی تێدا بیخاتە ئەم واقع بە وجودە بخاتە بەردەم ڕەخنەوە زۆر باشە بەڵام ئیتر لێرەوە پرسیارە سەرەکیەکە دەست پێکا لەسەر کەینونە و وجودی ڕووناکبیر خۆی باشە ڕووناکبیر مەسەلەن ئەم سیفەتە خودداییە لەکوێ ئەهێنێکە مەسەلەن ئەم هەموو سیفەت ئەم هەموو ئەرکەی پێ ئەسپێرن مەسەلەن ئەم ڕەوایەتیە لەکوێ ئەهێنێکە توانای تەحلیلی هەبێ مۆزوعی بێ ئەمە ئیشی حەزرەتی عیسایە ئیشی ڕووناکبیرە مەسەلەن ئەم هەموو توانە لە ڕادە بەدەر لەکوێ ئەهێنێ ڕووناکبیر بەڵێ ڕووناکبیر هێندێک لەم توانانە لە خودی خۆیدا وجودی هەیە هوشیاری ئینسان زەکای ئینسان تاقی ئینسان توانا و ئیشتیعاب و خوێندنەوە و بەرهەمی فکری خۆیەتی و هێندێکی کۆمەلگا پێی دەبەخشێت هێندێکی دەسەڵات و سیاست پێی دەبەخشێت چۆن تۆ لە کۆمەلگایەکدا دەژی ئەم کۆمەلگایە زۆر جار شتێک لە تۆدا بە وجود دێنێ هێندێکش لە تۆدا دروست دەکات کە تۆ خۆر ڕەنگە هێندێک جا بیریش لێ نەکرد بێتەوە یا بە ئاراستەی شتردا بیر لێ کرد بێتەوە جاری وایە ستەم لە کۆمەلگای لە کۆمەلگایکی فاشیدا لە کۆمەلگایەکی نازیدا ڕووناکبیری گەورە بەرهەمدێنێ کە دەیکات بە ڕووناکبیرێک بۆ چەمکی لێبوردەیی دەکات بە یەکێک لەو چەمکە گرنگانی کە پێویستە سەرانسەری کۆمەلگا بگرێتەوە چەمکی بەیەکەوە ژیان دەکات بە چەمچێک بۆی سەرانسەری چونکە ستەمێک هەیە ئەو درک بەو شتەمە دەکات لە کەسێکی تر کە ناهۆشیارترە لەو ناتوانێت درک بەم واقع بکات ئەو ورتر دەیخوێنێتەوە هوشیارانتر دەیخوێنێتەوە بە حکمی ئەوەی هوشیاری کەسی ڕووناکبیر لەسەر و هوشیاری تاکاینتری کۆمەلگاوەیە باشتر و ورتر دەچێتە ناو وردەکاریەکان و باشتر و ورتر مامەڵە لەگەڵ چەمکەکان لەگەڵ دۆخەکە لەگەڵ واقعەکەدا دەکات زۆر باشە بەڵام لە ڕۆژگارێکە ئەگەر قەرار بە قسەکەی بەڕێزان لە شوێنێکا کە ستەمکاری کە چەساندنەوە کە نادادی مەسەلەن سەوز ئەبێ ڕووناکبیر ئەو دەنگە لێرەیە کە دەنگ بەرزەکاتەوە لەسەر و واقع و لەسەر و تێگەشتنی چین و توێژەکانی ناو کۆمەلگاوە دەنگێکی دلێر و جیاوازتری هەیە بەڵام ئێمە چۆن دڵنیابین لەوەی کە ئەم دەنگە لەسەر و ئێمەوە چۆن مەسەن لە ساتە وەختێکا ئەگەر تێگەیشتن و تەحلیلی هەمومان بارگاوی بووبێ بە تندڕەوی ئایدۆلۆژی چۆن مەسەلەن داعیەکی ئایدۆلۆژی جیاواز بکەینەوە لە ڕووناکبیر مەسەلە لە ڕاستیدا بۆ جاکردنەوەی داعەیەک لەگەڵ ڕووناکبیرێکدا بریتە لەو کەرەسەیە ئەو زمانی کە ڕووناکبیر پێی دێتە ئاخاوتن و ئەو میتۆد و ڕێبازانی کە بەکاری دێنێ بۆ لێکۆڵینەوەی هەموو ئەو دیاردانی کە لە ناو کۆمەلگەیە هەیە بۆ نمونە من ئیزافەیە گەکەمە سەر قسەکەی جەنابت و کاک جعفەر ئەویژەوەیە ڕۆشنبیر بە حکمی ئەوەی خاوەنی تێڕوانین و هۆشمەندیەکی دیاریکراوە کە ئەو هۆشمەندیە بەشێکی بەرهەمی ماندووبوونی ڕۆژانەی ئەو کەسەیە لەگەڵ خوێندنەوە و خۆپەروەردەکردن و خۆشیارکردنەوە و لەگەڵ بەریەککەوتن لەگەڵ فکر و تێڕوانینەکانی دنیا و ناوچەکەدا لەلایەکی تریشەوە بریتە لە ئەو پێگە کۆمەڵایەتی کەتیایەتی بەڵام ڕووناکبیر ئەو ئیشەی کە دەیکا بۆ خۆی جۆرێ لە دەسەڵات بەرهەم دێنێت واتە ڕووناکبیری بۆ خۆی ئەبێتە جۆرێ لە دەسەڵات کە ئەم دەسەڵاتە ئەکەوێتە ململانێ لەگەڵ دەسەڵاتی باوی کۆمەلگەدا لێرەشدا ئەگەر بێت و لە کۆمەلگەیەکدا ستەمکاری هەبێ ئەگەر بێت و بێدادی هەبێ ئەگەر بێت و نابەرابەری هەبێ ئالەم لەحزەیەدا ڕەوایەتیەک دەدرێتە ئەم جۆرە دەسەڵاتە لەلایەن ڕووناکبیر لەلایەن
کۆی گشتی کۆمەلگەوە یا توێژێکی زۆری کۆمەلگەوە و ئەوەندە پیرۆزی دەکەن ینی پیرۆزکردنەکە دوولایەنەیە لەلایەکەوە ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ ڕووناکبی لە نەتیجەی سەپاندنی دەسەڵاتی معریفی خۆی و جۆرێ لە دەسەڵاتی تر لە ناو کۆمەلگەدا دەسەپێنێکەوەی لێ دەکا هەیبەتێک و توانایەک و بڵین پیرۆزیەکی هەبێ لە لایەکی ترەوە ئەمە کۆمەلگەیە بە تایبەتی ئەو کۆمەلگانی کە نەخوێندەواری بەواتای نەخوێندەواری ئەلفوبێیی و ڕووناکبیری وا دەکا کە ئەو کەسە لە ڕادە بەدەر زیاتر سەیری هۆشمەندیەکەی دەکرێت و توانایەکی پێدەدرێت کە لە خەڵکانی تر زیاترە. بەڵام چۆن ئێمە بزانین ئایا ئەم هۆشمەندی کە لەسەر و هۆشمەندی کۆمەلگەیە چەند ئەم هۆشمەندی ڕاستە بە ئاراسی ڕاستەقینەیە دەڕوە ئەبێ ئێمە بە پێوانەی عەقلانی و زانستی بوون هەڵی سەمجێنین اینجا لەگەڵ بابەتی بووندا بۆی بزانین تا چەند ئەم تێڕوانینانە بارگاوین بەلایەنە خودیەکانی ڕووناکبیر چەند بارگاوین بە تێڕوانینە سیاسیەکانی ئەو لایەنەی کە ئەو مەیلی بۆیان هەیە ئەگەر ئینتیمایشی نەبێ وە چەند کەوتونەتە ژێر کاریگەری باوی کۆمەلگەوە بۆ ئەوەی بەم ئاراستەیە بێتە ئاخاوتن. کەواتە ئێمە لە دنیای کوردیدا بە پێی قسەکانی بەڕێزان بێت ئەگەرزەنا بوو کۆکبی لەگەڵانیان مەسەڵەن دیدێکی جیاوازترە بێ من دەرفەتە ئێمە کەواتە بە پێی بیرروڕاکانی ئەوان بە ئێمە ئیشکالی تعریفمان نییە دایان تعریفی پۆزتیڤ هەیە بەڵام ئەبێت جارێکی تر هەڵسەنگاندن بکەین تا ئەوەی کە ڕووناکبیری ئێمە تا چەند سلوک و هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانە و هەڵوێستە سیاسیەکانی لەگەڵ تعریفە باڵاکان یەکەگرێتەوە بەڵێ بێگومان من پێشەوەی بەڕاستیەکی کە سەیری ڕووناکبیر بکەین لە کۆمەلگای کوردیە کە هەمومان دەزانین کۆمەلگایکی پەراویزیە من پێم باشە سەیری دووسیان نمونە بکەین لە ڕووناکبیر پێشەوەی بێنە سەر شوێنی ڕووناکبیر و پێگەی ڕووناکبیر لە کۆمەلگای کوردیە ئەگەر پێمان وابێ ڕووناکبیر ئەو کەسەیە کە هۆشمەندێکی زیاتری هەیە لە ئاستەکانی کۆمەلگاوە ڕووناکبیر دەبێ چاودێر بێ بەسەر هەموو کایەکانیکەی کۆمەلگاوە ڕووناکبیر دەبێت خاوەنی عەقلی ڕەخنەی بێەوە ڕەخنە بگرێەوە هیچ شتێکوەکو خۆی وەرنەگرێت ئەگەر ئەمانەمان کرد بە بنەماوە لێرەوە سەیری هەندێک حاڵت بکەین من پێم باشە ئەو سادەینە سەرەوەی قسە بکەین لەسەر ڕووناکبیری کوردی باش ئەگەر بگەڕێنەوە بۆ ئیتالیای دەوروبەری حربی عالەمی یەکەم شەڕی یەکەمی جیهانی وە سەیری ڕووناکبیرەکان بکەین کە ئیتالیایەکێک بوو لە وڵاتانی کە ڕێنیسانس لەوێدەوە سەری هەڵداوە بۆ پێ دەبێت ڕووناکبیری وڵاتێکی وەکو ئیتالیا کە لانکی سەر هەڵدانی ڕێنیسانسە دەبێت لە هەمووانی کە بەڕاستیەکەی ڕووناکبیر خاوەنی پێگەیەکی پتەوتر و خاوەنی شوناسێکی بەهێزتر و جۆرێک لە بابەتی تریان تێدا بێ بەڵام ڕووناکبیر هەمیشە ئەو کەسەیە کە ئەگەر نەتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ بەردەوام لە حاڵەتێکا دەبێ ئەوەی کە کاگ هەڵکەوت بابەتە خودیەکانی وای لێ دەکا کە بابەتی بوون یا مۆزوعی بوون ونکە بەشێکی زۆر لە ڕووناکبیرەکانی سەردەمی سەرهەڵدانی فاشیەتی ئیتالی لەبەرەی ئەوەی نیانتوانین لەسەر پێی خۆیان ڕابوەستن و ئەسڵەن ئەرکی ڕووناکبیرەتی خۆیان دۆڕانوە بوون بە بڵندگۆی فاشیزم ڕووناکبیرەکانی سەردەمی نازیەت بە تایبەتی لە سەردەمی جەنگی جیهانی دووەما و هەندێک پێشەوەش لە ئەڵمانیا بە شێوەیەکی گشتی ئەو کائینەی کە ئێمە باسمان کرد ڕووناکبیرەوە دەبێت چۆن بێ بۆ خۆی بەردەوام کەسێکی قەلیقە کەسێکی شلۆکە ئەو یەکە لەسەر خاڵێکی شلۆکە لەبەرەوەی حاڵەتی خۆڕانەگرتن ئەوانشی دیسان کرد بەو کەسانەی کە بەشێکی زۆری بوون بە پاشکۆی نازێت ڕووناکبیرەکانی سەردەمی ستالینیزم زۆر باشە بەڵام ئێستا ڕەنگە کەسانە بپرسن باشە کاقەرداخی لەسەر مێزی بەرنمەیەکی کوردی کە باسی چەمکی ڕۆشنبیر و باسی پێگەی ڕۆشنبیرەکەن لە ناو فەزای کۆمەڵایەتی ئەمەیە بۆ ئەمە بە بیرەوەری تاهات بۆ خەیاڵت چوو بۆ بووقەکانی سەردەمی نازی بۆ دەربارەکان بەڵێ ئینجا لێرە ئەمەیە دوشت بۆ جا بکەم لە کاتێکە کە باسی ئەم حاڵەتە نێگەتیفانەکەن دەبێت بزانین لە پاڵەوەشا کۆمەڵە حاڵەتی پۆزتیڤەیە کە ئەو ڕووناکبیرانن کە خاوەنی شوناسی ڕووناکبیری بوون کە خاوەنی شوناسی تایبەتی خۆیان بوون کە توانیان نوێنە لەسەر پێی خۆیان ڕابوەستن ئەوان ئەو معریفە ئەو زانستە ئەو باگراوندە ڕۆشنبیری و فکریان هەبووە کە ئەوان چاودێر بن لەسەر هەموو بارودۆخەکە و لەسەر هەموو کایە فکری و معریفیەکان و لە جیاتی ئەوەی ببن بە پاشکۆ بۆ خۆیان ئەمان چاودێر بن و ئەمان ئەو کەسانە بن کە بتوانن ئەوەی کە خۆیان پێی دەڵێن ئیڤالوێشن تەقیم بکەن و لێرەوە هەڵوێستی ڕووناکبیر دەربکەوێەوە ڕووناکبیر لەکوێدا دەبێت ئەگەر ئەمە بگوازینەوە بۆ ناو بارودۆخی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی و سیاسیش سیاسی و هەموو کایەکانیەوە ئێمە دەزانین کە مێژووی ڕووناکبیری کوردی تەبان لەو مێژووە دەست پێ ناکە کە سیاست لە کوردستانە دەستی پێکردو چونکە هەمومان ئەوە کە دەزانین کە مێژوویەکی کۆنی ڕووناکبیری هەیە لە کوردستانە کە ڕووناکبیری دینیە و کەسانێکی گەورە و ڕووناکبیرانێکی پلەبەرز لە واقعی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردیان لە ئەو مێژووی کە ئێمە لە بیرمانەیە لە مێژووی نووسراوە هەیە ئەگەر هەر زۆر نەڕۆینەوە بۆ دووە با لە سەردەمی بابانەکان و دەست پێ بکەین بۆ نمونە ڕووناکبیرانی ئاینی وەکو
شێخمارفی نۆدیە و وەکو مەولانە خالیدی نەقشبەندی و وەکو نالی و هەندێک لە شاعرەکان بۆ نمونە حتا هەندێک دیری ڕخنەی زۆر توندیان هەبووە لەسەر ئەو دەسڵاتە ناوچیانی کە لە کۆمەلگای کوردیا هەبووە معنایەوە ئێمە لە ناو واقعی کۆمەلگای کوردیشمانە سەربارەوەی کە ئێمە بەشی زۆرمان تێگەشتنمان و تێڕوانینمان بۆ ئەوەیە کە هەموو لایەنە نێگەتیڤەکەی ڕووناکبیر ببینین بەڵام هەر لە مێژووی سەرەتای دەرکەوتنی ڕووناکبیری ئاینەکانەوە بەشێکی زۆر لەو مەلا ئاینانی کە ڕووناکبیری جدی بوون ئەوانە بەردەوام بەشێکی زۆریان ڕخنەگر بوون لەسەر واقعی بۆ خەیاڵت چۆ دووبارە بۆ مێژوو پێت وایە مەسەن عەسری زێرینی پێگە و هەڵوێستی ڕووناکبیری کورد لە ڕابردووایە نەخێر ئەگەروا سەیری ئەوەمان کرد کە سەردەمی زێڕینی ڕووناکبیری کوردیا هەر دیادەیەکی کوردەواری کە لە ڕابردوو بابی مانایەوە ئێمە کەسێکین هەمیشە ڕابردوو پەرستی وەسیری ڕابردوو دەکەین بەڵام دیسانەوە ئێمە ناکرێت بەڕاستیەکەی لە بۆشاییەکە ڕابۆستین و سەیری هەندێ دیاردە و هەندێک ڕووداویش نەکەین لە ڕابردووە بۆی کە بزانین ئێستا چی دەکەین بۆ نمونە ئەگەر سەیری نمونەیەکی باڵای وەکو مەولانە خالیدی نەقشبەندی بکەین وەکو ڕووناکبیر و وەکو بیرمەند و وەکو خاوەن مەعریفەیەک کە پێگەی دیاری خۆی هەبووە و ڕووناکبیرێکی ڕخنەگر بووە لەسەر واقعەکەی خۆی و باجی ئەوەشی داوە ئەگەر ئێمە ئەم نموزەجە پۆزتیڤە لە مێژووی ڕووناکبیری کوردیا لەو ساوە بۆ ئێستش بهێنین و ئەمە بکەین بە مەسەلی عولای خۆمان ئەو کاتێ تێدەکەین کە دەبێت ڕووناکبیر لە واقعی کۆمەلگای کوردی و لە نێوەندی سیاسە ڕۆشنبیری کوردیدا دەبێت چۆن بێەوە چۆن هەڵوێست بنوێنێ زۆر باشە ئێمە ئەگەر لە ئیتر لە چوارچەوەی تعریفەکان و لە چوارچەوەی ئەو خەستانە بینە دەرەوە کە لە سەرتای قسەکانە بەڕێز کاک عەتاڵێ بێڵ سەنگاندن بکات توێژینەوە بکات کەسێکە ڕەخناگرێ پاشان هەڵوێستی خستۆتە قۆناغەکەی کۆتاییەوە جەناب ئەڵەی کار لەگەڵ معریفاکە مامەڵێکی عەقلانی و زانستیەکە بۆ هەڵسەنگاندن و لێکدانەوە لە هەمان کاتاڵی خۆی لە کێشەگە لەگەڵ قورتێنەکە کاری ئەو نیەوە دواتر لە سەری وەستین هاوکات مامەسا جەعفەر پێی وایە بیر لەو شتانە کاتەوە کە بیریان لێ نەکراتەوە واتە بە زەهنیەتێکی توێژینەوە و نەقدیەوە سەیری واقعی مۆزوعیە کات باشە ئەمە بەستەنیا ئیشکالەیە ئەگەر لێتان پرسم ئەمە ڕۆشنبیری کورد لەناو قەیران و ئەزەماتە سیاسیەکانی ئەمڕۆی کورد لەناو مشکلە کۆمەڵاتیەکانە لەکوێ ئەم تعریفە جوانانە خۆی بەڕاستی لەوانەیە یەکێ لەو گرفتانە کە ئێمە دووچاری ببین ئەگەر بێت قسە لەسەر مەسەلەی ڕووناکبیر بکەین ناتوانین ئێمە ئەو پێناسانی کە هێناشمانەوە بیکەینە قەرەوێڵەیەک و ئێمە ڕووناکبیری کوردی لەسەر پاڵ بخەین لەبەرەوەی دەشێت وەکو مامەسا جعفەر وتی لە ساتەوەختی دیاریکراودا ئەم پێناسەیە بۆ خۆی جۆرێ لە گۆڕانی بەسەرا دێ واتە بۆ نمونە ڕووناکبیری وا هەیە لە سەردەمی هێمنیدا لە سەردەمی ئارامیدا لەوانەیە دەربڕینەکانی تێڕوانینەکانی جیاواز بێ وەکۆی لە سەردەمی قەیرانەکانە لەوانەیە هۆکارێکیان پەیوەندی بە سایکۆلۆژیای جەمعی کۆمەڵگەوە هەبێ واتە پەیوەندی بە هەژانێکی سیاسیەوە هەبێ کە ڕووناکبیر لە کۆمەڵگەی کورداوا لێ بکە لەژێ کاریگەری دەرونی و لەژێ کاریگەری هەژانی سیاسیدا هەندێک جار پێی هەڵبخلیسکێتە ناو سیاسەتەوە بە ئەگەر بەو سادەیە بڵێن لەبەر ئەوەی بۆ ئەڵی پێی هەڵبخلیسکێ بۆ مەوقعەکەی ڕێگەی پێ نادا ڕاستە و خۆ بچێتە ناو سیاسەتەوە بە بڕوای من ڕووناکبیر ئەتوانێت هەم سیاسەتیش بکە هەم لە کایی معرفیشە ئیش بکە بەڵام لە هەردوو کایەکە بێ بە کەرەستە و ئەدەواتی خۆی ئیش بکە چۆن ئەمە ڕۆڵێکی ازدیواجی نیە نەخێر لەبەرەوەی ئەساسەن ڕووناکبیر کائینێکە کاتێک کە دوو ئیشی سەرەکی دەکا ئیشێکیان کە بریتیە لە ئیلتیزامێکا دەروەستیەکی کۆمەڵایەتی کە پەیوەندی بە بنیادنانی دیموکراسی و بەها دیموکراسی و مرۆڤایەتیەکانەوە هەیە پەیوەندی بە کۆمەلگەی مەدەنی و بە بنیادنانی کۆمەلگە بەرەو پێشەوە هەیە ئیلتیزامێکی تری هەیە کە پێی دەوترێت ئیلتیزامێکی معرفی ڕۆشنبیری کە لەم بوارەدا بایەق دەدا بە هەموو ئەو شتانی کایی یەکەم بەڵام بە ئامرازێکی معرفیانە بە ئامرازی ڕۆشنبیرانە بۆ نمونە زۆر ئاساییە ڕووناکبیرێک لە هەڵبژاردنێکی دیاریکراودا وەک هاوڵاتی دەنگ بدا بە لایەنێکی دیاریکراوە زۆر ئاساییە بچێت لە بەرنامە زۆر ئاساییە ڕووناکبیرێ بێ لە بوارێکی دیاریکراودا وەکو لایەنی کۆمەڵایەتەکە قسە لەسەر کایەیەکی سیاسی بکە بەڵام ئەبێ وریای ئەوە بێ کە نێنێ ئەم تێڕوانینە سیاسیە هەڵبگرێ و بیهێنێ ئەدەواتە معریفیەکانیشی پێبارگاوی بکە چونکە ئەگەر هاتو ئەو کاتە هات وەک سیاسیەک لێکدانەوە معریفیەکانی خۆی لێکردەوە تێکەڵاوکردنی دووکایەیە کە ئەو دووکایە ئەبێتە هۆی لێکدا بڵێن دژیەکبوونی ئەو دووکایە و لێکترازانی سەرتاپای بیرکردنەوەی خۆی باشە مەسەڵەن ڕووناکبیری ئێمە دنیای ڕووناکبیری ئێمە کەوتۆتە ناو ئەم تەنگژە بە بڕوای من بە ڕووناکبیری ئێمە ئەگەر بینە سەردەمی قەیرانەکان یعنی لەم سەردەمی قەیرانانی کەوا هاتە ئاراوە
بە شێوەیەکی زانستی ئیشی یانیا پەیوەندی ئەم دوولایانی نەپاراست. زۆر باشە کاک جافەر لەسەر بیر و بۆچوونەکانی بەڕێزیان ڕات چییە؟ پێ من پرسیارەکەم ڕووناکبیری ئێمە ئەگەر قرار بێ مەسەڵەن ڕووناکبیر مامەڵە لەگەڵ کۆمەلگایەکە، مامەڵە لەگەڵ وشیاریەکە، مامەڵە لەگەڵ قەیرانەکە، مامەڵە لەگەڵ واقعی مۆزوعیەکە، پێ دوایە پرسیارم کە ڕووناکبیری ئێمە لەکوێی ئەم لانانەیە کە باسم کرد هاوکات پرسیارم کرد کەوتۆتە ناو ئەم تەنگژانەوە ئەڵێ تا ڕادەیەک بڵێ بۆ چوونی بەڕێستان چییە؟ بەڵێ من سەراحەتەن من قەنەعەتم وان نییە کەسی ڕووناکبیر لە 100% ینی دووشت دەبێت لێک جا بکەینەوە. کەسی ڕووناکبیر لەگەڵ کەسی ئەکادمی ئەمە دوشتی جیاوازن و دوو سیفەی جیاوازن بۆ ئینسان و بۆ پیشەی ئینسان. کەسی ئەکادمی لە مەجالێکی محدددا کار دەکات بۆ نمونە کەسێک لە سوسیۆلۆژیادا تخصصی هەیە لە جزئێکی سوسیۆلۆژیادا کار لەو جزء ئەدا دەکات، تخصص لەو جزئەدا وەردەگرێت، کەسێک طبیبە لە جزئێکی طبدا اختصاص وەردەگرێت و دەبێتە کەسێکی ئەکادمی تەواو ینی صرف ئەکادمی، کەسێک لە هەندەسەرا لە هەر مەجالێکی تری علومی صرفی یا علومی ئینسانیدا و کەسی ڕووناکبیر جیاوازە لەوە. کەسی ڕووناکبیر لە بوارە گشتەکاندا قسە دەکات، چالاکی گشتی کۆمەلگا دەخاتە بەردید و لێکۆڵینەوە توێژینەوە و هەڵسەنگاندن و تەقیمکردن. بەڵام مەرجە مەسەڵەن بەقەدەرە و کەسە اختصاصیانە بتوانێت ئەم هەموو اختصاصە لە خۆیان کۆ بکاتەوە باوی ئەم شتەماوە مەبەستم بەڵێ جا ئەمە ئەخەمە قسەی لەسرە ئەمە ئەگەر بێ سەر کەسێکی وەکو ئیدوار سعید کە قسە لە بەسەری ڕووناکبیر دەکا و پێی وایە خاوەنی هەڵگری ئاکارێکی جیهانیەوە کەسێکی کۆسمۆپۆلیتیە، کەسێکت یانێت سنوورەکان دەبرێت، کەسێکی وەکو فۆکۆ ئەمە ڕەت دەکاتەوە پێی وایە لە ڤۆڵتێرەوە تا ئەکو دەگا بەسارتر ئەم ڕۆشنبیریە سواوە ئیدی ڕووناکبیرێکی تایبەتی دەبی دروست بێت، کەسەکان تایبەت بن ینی ڕووناکبیری پیشەیی دروست بێت، ئەمەش بخۆی مەجالێکی ترە ینی جونگەیەکی ترە بۆ قسەکردن ینی ئەگەر مەفسەڵێکە بۆ قسەکردن ئەگەمانەوە قسەی لەسەر بکەین بابێکی ترە. بەڵام من ئەوەی کە دەمەوێت قسەی لەسەر بکەم کە دەمەوێت جای بکەمەوە ئێمە نابێ ئەمە بە حرام بزانین کە مسەقف ڕووناکبیر ڕۆشنبیر لە کۆمەلگای ئێمەدا پەنجە بۆ سیاست بات. سیاست جزئێکە لە گشتەکانی ژیانی کۆمەلگا و بەشێکە لە چالاکی ژیانی ئینسان. یەک نقطەی تر کە دەمەوێت قسەی لەسەر بکەم ئەمەی کاگە ئەتا ئاماژەی پێدا مەسلەی مەولانا خالید و مەسلەی تەسەوف زۆر باشە ئەگەڕێمە وڵات بەڵام باسی ئەوەکەی مەسەلەن نابێ بە حرامی بزانین کە ڕۆشنبیر دەست بۆ سیاست بەرە، بەڵام ڕەنگە ئێستا لای بینەرانی بەڕێز پرسیار بێ ئایا گەر ڕۆشنبیریش بەمان میکانیزمی سیاسیەکان دەست بۆ سیاست بەرێ ئیتر ضرورەتی حیزبەکان وانە کارکتەری سیاسی چییە ئەگەر ئەمانش ببنەوە بە فۆتۆکۆپی سیاسیەکان بەڵام پاش ئەم ناو بڕە بەڕێزان ئەگەڕێنە وڵاتە.